هاوڕێیان یازی سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش. من ڕافای تۆرابیم وە لە خزمەتی ئێوەدام بە خولێکی تری سەرنجڕاکێش لە بواری سی شارپ. خولی ڕاهێنانی WPF لە سەرەتاییەوە بۆ پێشکەوتوو. بەرەزان من ڕافای تۆرابیم وەکو ڕاهێنەری ئەم کۆرسە لە خزمەتتاندام. ئەگەر پێشتر ڤیدیۆکان منتان نەبینیوە و یەکەم جارەکە لەگەڵ من ئاشنا دەبن، لێرەدا لەم لینکەدا کورتە سیڤیەکەم داناوە، دەتوانن بیبین و بیخوێنن. بەڕاستی هیچم نییە پێناسێ پێ بکەم بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست، بەڵام تاکە ئامانجم یارمەتیدانی ئێوەی خۆشەویستە لە بواری پرۆگرامینگدا. هەروەها ئازیزان، من وەکو مامۆستایەکی بە ئەزمون لە بواری پرۆگرامسازیدا نزیکەی 10 ساڵە کۆد دەکەم، زۆرتر لە 10 ساڵە کۆد دەکەم و لە نێو بازاردا کار دەکەم و پرۆژە ڕان دەکەم و هەروەها ئەو ئازیزانەی کە دەیانەوێت لەگەڵ من ئیش بکەن بە شێوەیەکی نوێ لەگەڵیان کار دەکەم. ئەوەش ئەوەیە کە دەتوانن پرۆژەکانیان لە بازار وەربگرن و من یارمەتیان دەدەم کە پرۆژەکان ئەنجام بدەین و وەکو هاوکار لەگەڵ یەک ڕێککەوین. باشە ئازیزان، وەکوتم هیچ شتێکی گرنگم نییە کە بیناسێنم و ئامانجی سەرەکیم یارمەتیدانی ئێوەی ئازیز و خۆشەویستەوە پێشکەوتنتانە لە بەرنامەسازیدا. هاوڕێیان، لەم خولەدا پلانم هەیە فێری تەکنۆلۆژیای WPF تان بکەم لە ناساندنەوە تا پێشکەوتوو. بۆچی لە ناساندنەوە تا پێشکەوتوو؟ بۆ ئەوەی کە زۆربەی لە ئەو خۆشەویستانەی کە کورسی ڕاهێنانی سی شارپی سەرەتایی و پێشکەوتوویان لەگەڵ مندا تەواو کردووە و ئەم کۆرسانەیان بەکارهێنا کە لەسەر سایتەکەیە، کۆرسی سەرەتایی سی شارپ و پێشکەوتووی سی شارپ، وەکو ئەوەی کە لە بواری پرۆگرامسازیدا پێشکەوتوو بوون و هەندێک پرۆژەیان لە بازار گرت بوو. لە ئێستادا خاوەنکارەکان پێیان خۆشەکە فۆرمەکانیان وەکو فۆرمێکی پێشکەوتوو ببینن و جوان بێت و کارکردن لەگەڵی ئاسانتر بێت بۆ بەکارهێنەر، لە ڕاستیدا یوزەر فرێندلی ببێت، کەواتە بە سی شارپێکی ئاسایی وەکو ویندۆز فۆرم ناتوانرێت لە بازاردا کارێکی پێشکەوتوو ئەنجام بدرێت. هەستم ئەوەیە کە ئەم کۆرسەتان خۆشەوێت و لەگەڵ مندا ڕێک دەکەون. باشە، WPF کۆردکراوی Windows Presentation Foundation، Windows Presentation Foundation، و لە ڕاستیدا تەکنۆلۆژیایەکی زۆر بەهێزە بۆ دروستکردنی بەرنامەی جوان و بەهێزی Windows. WPF بۆ یەکەم جار لە ساڵی 2006 بە .NET فرێموەرکی 3.5 و لە ویندۆزی ویستادا پێشکەش کرا. هەروەها تەکنۆلۆژیای WPF بۆ بەشی UI زمانێکی بەهێز بە ناوی زامل بەکار دەهێنێت. زەمڵ بەم شێوەیە دەنووسرێت XAML، دەخوێندرێتەوە زەمڵ، کە زەمڵ زمانێکە کە لەسەر بنەمای زمانی XML کار دەکات، دامەزراوە و بۆ پێناسەکردن و بەستنەوەی پێکهاتەکانی ڕووکاری بەکارهێنەر کە UI Elementسی پێدەوترێت بەکاردێت. وەکو چی خۆشەویستان؟ وەکو ئۆبجێکتە دووڕەهەندی و سێڕەهەندیەکان یان 3D و 2Dەکان، وەک داینامیک ئەند ستاتیک ریسۆرسەکان، فیکتەری تایپۆگرافی، وەکو ئەنیمەیشنی کاتی و هێتت. زۆر باشە، با کەمێ باسی تالارسازی یان ئارشیتەکچەری WPF بکەین. بەگشتی WPF سێ چینی سەرەکی هەیە. چینی یەکەم Managed Layer، دووەم Unmanaged Layer و سێەم Core API Layer. لە ڕاستیدا ئێمە لەگەڵ چینی Managed ئیش دەکەین و وەک دەبینن دوو کتێبخانەی هەیە بە ناوی Presentation Framework و Presentation Core کە ئێمە بە یارمەتی ئەم دوانە و هەروەها کۆدەکانی زەمڵ دەتوانین هەموو پێکهاتەکانێکە لەسەر فۆرمەکان دەمانەوێت دایبنێن پێناسێ بکەین و دروستی بکەین. هەروەها لە دوو چینەکەی تردا کە لە وێنەکەدا دەیبینن Unmanaged Layer و Core API Layer.
ئەم تەکنۆلۆژیایە بەهێزە ئاسانکاری کارکردنی لە بەشی گرافیکی بەرنامەکاندا چەند هێندە کردووە بە دروستکردنی چی؟ بە دروستکردنی پەیوەندیەکی ئۆتۆماتیکی لەگەڵ بۆ نمونە دایرێکت ئیکسدا و لە ڕاستیدا ئەمە وای کردووە کە کار لە بەشی گرافیکی بەرنامەکانماندا زۆر ئاسانتر و پێشەیتر ببێت. هەروەها هەموو توخمێک لەم بابەتەدا لە نمونەیەکی نوێ پێک هاتووە کە پێ دەوترێت دیسپەتر ئۆبجێکت و ئەمەش خۆی لە دیپندنسی ئۆبجێکت دروستکراوە. هەروەها ئەندامانی دیپندنسی ئۆبجێکتسیش لە دیپندنسی پرۆپەرتیز دروست دەکرێن و بەگشتی تایبەتمەندیەکانی WPF لەمەوە دروست دەبن لە دیپندنسی پرۆپەرتیز. باشە با کۆرتەوەسفێک سەبارەت بە دیپندنسی پرۆپەرتیز بکەین کە چییە لە ڕاستیدا. ببینن خۆشەویستان دیپندنسی پرۆپەرتیز ئەگەر بمەوێت بە کورتی ناسێنم پێتان وەک دەزانن لە ویندۆز فۆرمدا ئەو کۆمپۆننتانەی کە هەمانە بوو لە ڕاستیدا وەکو کلاسێک بوون و لە ناو ئەم کلاسانەدا تایبەتمەندی یان پرۆپەرتیمان هەبوون کە شێوازی گێتوسێتیان لە خۆ دەگرت و لە ڕاستیدا هەموو زانیاریەکان لە ناو خۆدی ئۆبژێکتەکەدا پێناسەکرا بوون. واتە تۆ تایبەتمەندیەک یان پرۆپەرتیەک لە ناو کلاسەکەدا پێناسە دەکەیت و دواتر بە نمونەگرتن کە پێ دەوترێت ئینستەنس دەتوانیت دەستت پێ بکات و بەکاری بهێنیت وایە و هەروەها لە ویندۆز فۆرمدا بۆ ئەوەی گۆرانکاری بکەین یاساکانی میراتمان بەکاردەهێنا. بەڵام لە باسی دیپندنسی پرۆپەرتیز کە تایبەتمەندیەکی زۆری هەیە بۆ نمونە دەتوانرێت ئەم تایبەتمەندیانە کە لێرە داهاتووە و ئەمانە وەکو تایبەتمەندیە سەرەکیەکانیان باس بکرێت وەکو ئەنیمەیشن، باینڈینگ ئەکسپرێشن، لۆکال ڤالیو، کاستۆم ستایل تریگر، کاستۆم تمپلیت تریگر، custom style setter, default style trigger, default style setter, inherited value, default value و هەندێک لەم تایبەتمەندیانەی هەیە کە لە درێژە ئەم خولەدا دەیان ناسین زۆربەی لەمانەوە کاریان پێ دەکەین. باشە دیپندنسی پرۆپەرتیز چۆن بەدیهات هاتون و گوتیان لە بڕی ئەوەی لە سەرەتاوە فەزایەک دروست بکەین وەکو کلاسێک و یادەوەرێک یان مێمۆریەکی بۆ دیاری بکەین بین و وەک دیکشنەریەکی لەگەڵی مامەڵە بکەین و وەکو دیکشنەریەک لە جۆری دیپندنسی ئۆبجێکت پێناسێ بکەین ئەم ئۆبژێکتانە و وەکو ئۆبجێکتێک کە تایبەتمەندیەکانی خۆی هەیە و ئەندامەکانی ڕێک وەکو دیکشنەریەک پێناسە دەکرێن واتە دەڵێن هەر ئەندامێکی ئەم ئۆبجێکتە کلێڵێکی هەیە و بەهایەک دەگرێت کەواتە کلێڵەکە دەبێتە ناوی پرۆپەرتیەکە وەکو ئەو پرۆپەرتیەکە لە کلاسەکەدا پێناسەمان دەکرد و هەروەها بەهاکەی دەبێتە ڤەلیوی پرۆپەرتیەکە کەواتە وەکو دیکشنەریەک پرۆپەرتیمان هەیە ڤەلیومان هەیە لە تەنیشتی پرۆپەرتیمان هەیە ڤەلیومان هەیە لە تەنیشتی. ئەم تایبەتمەندیە خۆشەویستان دەبێتە هۆی ئەوەی کە تا کاتێ ئێمە پێویستمان بە تایبەتمەندیەکی دیاریکراو نەبێت خۆی بەپێی یاسای دیپندنسی ئۆبجێکت لە ڤەلیوی باوکی میرات وەربگرێت و هەر کاتێک بمانەوێت تایبەتمەندیەکی بۆ زیاد بکەین یان بمانەوێت گۆڕانکاری تێدا بکەین ئەم گۆڕانکاریانە نوێیە بلکێت بە ئەو تایبەتمەندیانەی کە پێشتر هەمان بووە. هاوڕێیانی خۆشەویست ئەم باسانە دەزانم تۆزی قۆرسن بەڵام دەمەوێت سەرەتا ئاشناییەکی زۆر کورتتان پێ بدەم سەبارەت بە WPF کە بزانن کە تەکنۆلۆژیایەکی زۆر بەهێزە و بەهۆی ئەم دیپندنسی پرۆپەرتیانە و پەیوەندیەکی ئۆتۆماتیکی لەگەڵ دایرێکتیکسا کە دواتر ڕوونی دەکەمەوە بۆتان زۆر دەتوانێت بەهێز بێت لە بواری دیزایانی UI و لە ڕاستیدا ئۆتپوتی پرۆژەکانمان بە ئەم هۆکارە زۆر خێراتر دەبێت.
هەروەها دیپندنسی پرۆپەرتیز تایبەتمەندی ناوازەی زۆری زیاد کردووە کە ئیشی دیزاینەر و پرۆگرامەرەکانی زۆر ئاسانتر کردووەتەوە. ئازیزان لە دانیشتێکی تێوریدا ناتوانرێت ئەم توانایانە بناسێنرێت و کاریان پێ بکرێت، بەڵام هەوڵ دەدەم لە ماوەی خولەکەدا بە زۆرێک لەم تایبەتمەندیانە ئیش بکەم و ئاشناتان بکەم. بەگشتی جیاوازی زۆر لە نێوان ویندۆز فۆرم و WPF دا هەیە کە گرنگترینیان بوونی زمانی زامڵە. بە یارمەتی ئەم زمانە دەتوانرێت لۆژیکی بەرنامەکە لە ئاستی UI بەرنامەکە جیا بکرێتەوە و چیتر پرۆگرامەر سنووردار نابێت بە بەکارهێنانی پێکهاتەکانی فۆرم و لە ڕاستیدا خۆی هەموو پێکهاتەکانی فۆرمەکە دیزاین دەکات و بەخواستی خۆی گۆڕانکاریان تێدا دەکات، وەکو ئەوەی کە کۆمپۆنەنتەکان خۆی دیزاینی دەکات. بۆ نمونە دەتوانم بڵێم تێکست بۆکسێک بە خواستی خۆی دیزاین دەکات، بۆتنێک بە خاستی خۆی دیزاین دەکات و چونکو خۆی کۆدی کردووە و کۆمپۆنەنتێکی ئامادە نییە کە ئەم بەکاری بهێنێت، دەتوانێت بە ئاسانی گۆڕانکاری تێدا ئەنجام بدات. ئازیزان WPF نوێترە، گونجاوترە، ڕاستەوخۆ لەگەڵ خودی دایرکت ئیکس کار دەکات وەکوتم و چتر پێویست ناکات مامەڵە لەگەڵ کتێبخانەی ئاڵۆزی دایرکتیکس بکەیت. WPF خۆی ڕاستەوخۆ کارتی گرافیک وەک ڕووکاری بەکارهێنەرەکەی بەکاردەهێنێت و کۆدەکانت بە CPUیەکی ئاسایی پرۆسس دەکات، واتە خودی گرافیک کارتەکە بەرنامەکەت ڕێندەر و پرۆسس دەکات و ئەمەش هێزی دیزاینەکەت زۆر زیاد دەکات، چونکە دەتوانیت بە ئاسانی و بەکارهێنانی چەند تاگێک کار لەگەڵ کارتی گرافیک بکەیت و بەکاری بهێنیت لە پرۆگرامەکەدا. هەروەها خۆشەویستان، من وەک پێشتر وتومە هیچ کۆرسێکم بەبێ پرۆژێکی پراکتیکی من ئەنجام نادەم. لە چەند دانیشتنی کۆتایی ئەم خولەدا هەوڵ دەدەم پرۆژێکی تەواو پراکتیکی بە بابەتەکانی ئەم کۆرسە دروست بکەم کە وەکو ئەپلیکیشنێک لەسەر بنەمای ویندۆز ئیش دەکات و ئێوە وەکو نمونەکارێک دەتوانن بەکاری بهێنن. ئەگەر ئارەزووی درێژەدان بەم بابەتە هەیە و دەتەوێت ئەپلیکیشنێکی پرۆفێشناڵ بە UIیەکی زۆر جوان لەسەر پلاتفۆرمی ویندۆز دروست بکەیت، بەبێ دواکەوتن ناوت تۆمار بکە لە ئەم خولەدا، لە ئەم کۆرسەدا و تا کۆتایی خولەکە لەگەڵما بمێنەوە. خۆشەویستان، بڵێنتان پێ دەدەم تا لە کۆتایی ئەم خولەدا دەتوانن بە ئاسانی WPF بەکار بهێن و لەگەڵیدا کار بکەن. هەروەها دەتوانن بە ئاسانی بە واتسئاپ لەگەڵ ئێمەدا پەیوەندی بگرن و بە کەمترین کات وەڵامی پرسیارەکانتان سەبارەت بە ئەم خولەیە و هەموو خولەکانی ئەکادمیا دەدەینەوە، کەواتە دڵنیابن لە پەیوەندیگردن لەگەڵ ئێمە بە واتسئاپ. هەروەها زۆر خۆشحاڵ دەبم کە کۆمنتی خۆتان بۆمان بنێرن سەبارەت بە ئەم کۆرسە و پێشنیار و ڕخنەکانتان بۆمان بنێرن کە ئێمە بتوانین کۆرسێکی تەواو بە حەزی ئێوە دابنین و بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست بەسوود بێت. هیوادارم ڕوونکردنەوەیکی بەسوودم هەبوو بێت بۆتان. لەگەڵ ما بمێننەوە تاکوبوونەوەی داهات و خواحافیز.